سووریا چوار دەواازەی دەوڵەتی لەگەڵ عێراقدا هەیە کە لە ئێستادا هیچیان لەژێر کۆنتڕۆڵی حکوومەتی سووریادا نەماوە بە جۆرێک دوانیان لەژێر کۆنتڕۆڵی شەڕوانانی یەپەگەدان و یەکێکیان لەلایەن داعشەوە و ئەوی دیکەیان لەلایەن هێزەکانی ئۆپۆزیسیۆنەوە کۆنتڕۆڵکراوە. فیشخاپور دەکەوێتە نێوان هەردوو پارێزگای حەسەکە و نینەوە کە لە سووریا لەژێر کۆنتڕۆڵی یەپەکەدایە و لە عێراقیش لەژێر کۆنتڕۆڵی هێزەکانی پێشمەرگەدایە. یعروبیە یان تەلکۆچەر لە پارێزگای حەسەکە لە دیوی عێراق بە ڕەبیعە ناو دەبرێت و دەکەوێتە پارێزگای نینەواوە لە دیوی سووریاش لەژێر کۆنتڕۆڵی یەپەگە و لە دیوی عێراق لەژێر کۆنتڕۆڵی هێزەکانی پێشمەرگەدایە. ئەلبوکەمال لە پارێزگای دەیرزوور کە لە دیوی عێراق بە دەواازەی قائیم ناو دەبرێت و دەکەوێتە پارێزگای ئەنبارە و هەردوو دیویشی لەژێر کۆنتڕۆڵی چەکدارانی داعشدایە. ئەلتەنەف لە ڕیفی حمص کە لە دیوی عێراق بە ئەلوەلید ناو دەبرێت و دەکەوێتە پارێزگای ئەنبارەوە و لە ئێستادا لەژێر کۆنتڕۆڵی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریادایە و لە عێراقیش هێشتا لەژێر کۆنتڕۆڵی داعشدایە. سووریا زۆرترین دەواازەی نێودەوڵەتی لەگەڵ تورکیادا هەیە کە 9 دەواازەیە و لە ئێستادا 5 لەو دەواازانە لەژێر کۆنتڕۆڵی یەپەگەدایە، دوانیشیان لەژێر کۆنتڕۆڵی ئۆپۆزیسیۆندایە و یەکێکیشیان لەلایەن داعشەوە کۆنتڕۆڵ کراوە و ئەوی دیکەیشیان لەژێر کۆنتڕۆڵی حکوومەتی سووریادا ماوەتەوە. قامشلۆ نووسێبین لە پارێزگای حەسەکە لەژێر کۆنتڕۆڵی یەپەکەدایە و هاوسنوورە لەگەڵ پارێزگای مێردین. سەرەکانی لە پارێزگای حەسەکە لەژێر کۆنتڕۆڵی یەپەگەدایە و هاوسنوورە لەگەڵ پارێزگای مێردین. تەل ئەبێس یان گرێسپی لە پارێزگای ڕەقە کە لەژێر کۆنتڕۆڵی یەپەگەدایە و هاوسنوورە لەگەڵ پارێزگای ڕەحا. موشتەنوور لە پارێزگای حەلەب کە لەژێر کۆنتڕۆڵی یەپەگەدایە و هاوسنوورە لەگەڵ پارێزگای ڕەحا. جەرابلوس لە پارێزگای حەلەب کە لەژێر کۆنتڕۆڵی داعشدایە و هاوسنوورە لەگەڵ پارێزگای دیلۆک کە بە غازی عەنتاب ناسراوە. بابوسەلامە لە پارێزگای حەلەب کە لەژێر کۆنتڕۆڵی ئۆپۆزیسیۆنی سووریایە و هاوسنوورە لەگەڵ پارێزگای کیلیس. بابولهەوا لە پارێزگای ئیدلب کە لەژێر کۆنتڕۆڵی ئۆپۆزیسیۆنی سووریادایە و هاوسنوورە لەگەڵ پارێزگای هەتای. کەسەب لە پارێزگای لازقیە کە لەژێر کۆنتڕۆڵی حکوومەتدایە و هاوسنوورە لەگەڵ پارێزگای هەتای. هەروەها سووریا لەگەڵ ئوردون دوو دەواازەی نێودەوڵەتی هەیە کە ئەوانیش نووسەیب لە پارێزگای دەرعا کە لەژێر کۆنتڕۆڵی هێزەکانی ئۆپۆزیسیۆندایە و هاوسنوورە لەگەڵ پارێزگای ئیربد. دەواازەی جابر لە پارێزگای دەرعا کە بە هەمان شێوە لەژێر کۆنتڕۆڵی هێزەکانی ئۆپۆزیسیۆندایە و هاوسنوورە لەگەڵ پارێزگای ئیربد. هەرچی دەواازەکانی سووریاشە لەگەڵ لوبناندا کە 5 دەواازەی نێودەوڵەتین و بریتین لە دەواازەکانی جەدیدە یابوس و جۆسیە و تەلکەلەخ و دەبوسیە و تەرتوس سەرجەمیان لەژێر کۆنتڕۆڵی حکوومەتی سووریادان. لەگەڵ ئیسرائیلیش سووریا تەنها یەک دەواازەی هەیە کە بریتیە لە قونەی تەرە و دەکەوێتە پارێزگای قونەی تەرە و لەژێر کۆنتڕۆڵی هێزەکانی ئۆپۆزیسیۆندایە و هاوسنوورە لەگەڵ بەرزایەکانی جۆلاندا. کاروان شێخ موحسین NRT